بۆ ساڵی دووەمە لەسەر یەک لیژنەی پرۆژە و پلان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پلەی یەکەم لەسەر ئاستی 11 لیژنەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەدەست دەهێنێت. هەڵسەنگاندنەکە لەلایەن ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان کراوە و پاڵێنبەندیەکە لەسەر ئاستی چالاکی لیژنەکان و بەداداچوونەکانیان و چارەسەرکردنی گرفتی هاوڵاتیان کراوە. سەرۆکی لیژنەکە کاوکار لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریە دەڵێت چەندین پرۆژەی نایاساییان ڕاگرتووە و داویانن بە دادگا. بەشێک لە پرۆژەکان تەواو نەکراوە، بەشێک لە پرۆژەکان بەمەبەست پەکخراوە بودجەی بۆ پەسەند نەکراوە. ئێمە هەموو ڕێکارێکمان گرتووە بەر ئەوەی پەیوەندی بە ئێمەوە بێ و ئەنجومەنی پارێزگا لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردووە. بەشێکی زۆری پرۆژەکانمان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کردووە و بەشێکی ئەو پرۆژانەشی کە کۆمپانیا یاخود وەبەرهێن یاخود لایەنە پەیوەندیدارەکان نەچوونە ژێرباری ئەوەی چارەسەری بکەن. ئێمە داومانێتە داواکاری گشتی و دادگاکان و لە ڕێگەی داواکاری گشتیەوە هەموویمان هێناوەتە سەرخەت ڕوبەڕووی دادگا و دادگامان کردووە و سکاڵامان لەسەر تۆمار کردوون. بە دڵنیاییەوە بەشێکی زۆری ئەو کێشانەی کە نردومانە بۆ دادگاکان نەتیجەی هەبووە. زۆر پرۆژەی نایاسایی و زیادەڕەوی هەبووە، بە تایبەتی پرۆژەی بانزیخانەکان، پرۆژەی یەکەکانی نیشتەجێبوون، کۆمەڵک پرۆژەی تر کە بە زیادەڕەوی دروست کراوە هەموویمان ڕاگرتووە بە فەرمانی دادگا و لەژێر سەرپەرشتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەموو ئەو پرۆژانە ڕاگیران. لیژنەی پرۆژە و پلان کارەکانیان زیاتر ڕێگری و ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ پرۆژەی نایاسایی و پرۆژەکانی نیشتەجێبوون، بۆیە دەڵێن ڕێگری زۆریان لێ دەکرێت و ڕوبەڕووی گرفت دەکرێنەوە، بەڵام بەردەوام دەبن و ئەوەی لە توانایاندا هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی کارە نایاساییەکان درێخی لێ ناکەن. نەسنووری پارێزگای سلێمانی زۆر پرۆژەی مەسەلەن مۆڵەتی یاساییان نەبووە یان خزمەت گوزاریەکانیان تەواو نەبووە. ئێمە زۆرێک لەم بابەتانەمان داوە بە دادگا، نردومانە بە راپۆرت بۆ ئەنجومەنی وەزیران، بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان و زۆرێک لەم کەیسانەمان وەکوتم ئاڕاستی دادگا کردەوە. خۆشحاڵیشین بەشێک لە کێشە و گرفتاریەکانی هاوڵاتیان تا ڕادەیەک ڕەنگە توانین پێتمان چارەسەری بکەین، بەڵام هێشتا ئەتوانم بڵێم هێشتا هەموو ئەم هەوڵانەی ئێمە لە ئاستی داخوازی هاوڵاتیانە نییە، بۆ لەبەرەوەی کۆمەڵێ هۆکاری مۆزوعی هەن کە لە خارجی دەسەڵاتی ئێمەوەن بەداخەوە. بەڵام لە هەمان کاتیشا خۆشحاڵین کە ئەگەر توانی بێتمان ئیشێک بکەین لە ئاستی ئەو متمانەیە بووین کە خەڵک متمانەی پێداوین. سەرۆکی لیژنەکە دەڵێت ئەوان لە هەر پۆست و پلەیەک دابن بە دڵسۆزی و بەبێ کەم و کوڕی کارەکانیان ڕادەپەڕێنن. بۆ ڕوبەڕووبنەوەی گەندەڵیش سڵ لە هیچ بەربەستێک ناکەینەوە. دەستبەرداری ئەو کەیسانەش نابن کە لە داواکاری گشتی و دادگاکان سکاڵان لەسەر ئەو کۆمپانیا و لایەنە تۆمار کردووە کە کاری نایاساییان کردووە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.